السلام علیکم خۆشەویستانی میهرەبانی. دەمەوێت کۆتا زانیاری دەربارەی پشکەکان و نرخی پشکەکانی پرۆژەی میهرەبانی بە بەڕێستاندا ڕابگەێنم. خۆشەویستان، تاوەکوی ئێستا 1801 پشتی خەیریمان هەیە لەناو پرۆژەی میهرەبانی. پشکێکی زۆری پرۆژەی وەبەرمهێنانمان فرۆشتیە. بە هەموو ئەو خۆشەویستانی دێرم کە نیازیان هەیە بەشداری بکەن، تاوەکو نەورۆز تاوەکو 21 سێ دەتوانن بە ئەقسات پشک بکڕن، یاوەخو دەتوانن پشی عیدز بکەن بە ئەقسات کە نرخی پشک 25 وەرەقەیە. پاش 21 سێ بە ئەقسات نامینێتن کڕینی پشک لەناو پرۆژەی میهرەبانی. ئەوە خاڵی یەکەمینیان. خاڵی دووەمینیان بڕیاردرا لە 22/2021 کە نرخی پشک تاوەکو مەجموعەت پشکمان مایە ئەو مەجموعەت پشکە بفرۆشرێتن، نرخ دەبیتە 30 وەرەقە، نرخی پشک گران دەکرێت. خاڵی سێیەمینیان دڵنیایی دەدەما هەموو خۆشەویستانمان، ئەمن وەک دکتۆر دیدێت پرۆژەی میهرەبانیم لە منداڵەکانی خۆم خۆشتر دەوێت، پرۆژەی میهرەبانیم لە خۆشم خۆشتر دەوێت. لەبەر ئەوەیدا بڕیارماندا هەر کەسێک کە پشی کڕیا بەشیمان بوویتەوە پارەکەی پێ دەدەینەوە. هەر کەسێک پشی بکڕیتن تاوەکو 2 ساڵ ڕەت ببی لە مودەی کڕینەکەی بە قازانج پشکەکەی لێ بکڕینەوە ئەگەر دێ بفرۆشیتن. ئامانجی میهرەبانی خزمەت خێر خۆشیە. میهرەبانی بڕیاریدایە دەمانەوێت خێرێ بکەین، نامانەوێت فێر لە هیچ کەسەشی بکەین. لۆیەکە پرۆژەی میهرەبانی دوو ڕووی زۆر مهمیەوەیە کەوا ئەمە ڕاستگۆینە ئەمینین لەگەڵ خەڵکی خۆمان، لەگەڵ هەموو خاوەن پشکەکان لەسەر 3 کۆڵەگا ئیش دەکەین. یەکەمینە نەخۆشە، بە تایبەتی نەخۆشی هەژار، دەمانەوێت دڵسۆز بین، لێزان بین، هەرزان بین. زۆر سوپرایز دەبیتن کە نرخی عیاداتەکانمان دکتۆری پسپۆر بە 5,000 نەخۆشی دەبینیتن. شتێکی زۆر سوپرایز دەبیتن کە هەموو دکتۆرە پسپۆرەیە دێن لە میهرەبانی نەخۆشی دەبینن. لەناو خەستەخانەی میهرەبانی لە یەک کاتدا 3 دکتۆری ئافرەت پسپۆری ئافرەت دادەنیشی نەخۆشی دەبینیتن، 2 دکتۆری جەڕاحی تێدایە، 4 سۆنەری تێدایە. یعنی عیاداتێکی زۆرمان هەیە کەوا بتوانین خزمەتێکی زۆر نوعی بکەین لەناو میهرەبانی. و هەر کەسێک کەوا گومانی هەبووە تاوەکو ئێستاکە لەبەر ئەوەی ئەمن 1801 پشتی خەیریم هەیە، بڕیارماندا هەر کەسێک کەوا لە دروشمەکەی خزمەت خێرخۆشی خۆی کە پشتی کڕیا پەشمان ببیتەوە پارەکەی بدەینەوە، و هەر کەسێکیش پاش 2 ساڵی پەشمان ببیتەوە پارەکەی بە قازانج بدەینەوە. خۆشەویستان، ئەمە دەمانەوێتن بەڕاستی دینداری بکەین، بەڕاستی کوردستانی ئاودان بکەینەوە، بەڕاستی خزمەتی نەخۆشەکانی خۆمان بکەین. لەو سێتەوەرەی لەگەڵ نەخۆشان میهرەبانین، لەگەڵ کارمەند و دکتۆرەکانی خۆمان میهرەبانترین، ئەوانەی کە لەناو ئەو عائیلەی لەناو ئەو مستەشفای وەکو خێرزانە خزمەتی خەڵکی دەکەین. لە تەوەری سێمیشمان نابێت خاوەن پشک زەرەر بکات، نابێت خاوەن پشک زەرەر بکە. ئەمە لەگەر زەرەری خاوەن پشکەکانمان نینە، دەبی خاوەن پشکەکانمان قازانج بکە، بەڵام با قازانجی زۆر نەبی، قازانجی کەم بیکەن. هەدەفەکە ئەوەیە دەمانەوێت خزمەتێکی نەوعی پێشکەش بکەین. لێ میهرەبانی هی هەمووانە، لە بۆ هەمووانە میهرەبانی بەردەوامە. ئەوەی دەوێتن بەشداری ئەو خێرە گەورەی بکاتن، فرسەتی لە پێشە و ئەمە چاوەڕوانینە و پارەشمان تەنها لە ئینسانی مەرد دەوێتن، ئەو کەسانی کە پولەچی نینە، و هەر کەسێک کە خۆی فەقیرە با پشتی نەکڕی. هەر کەسێک بە خۆی کە هێشتا نەیتوانێ خانی لە بۆ منداڵەکەی خۆی بکڕیتن با پشتی نەکڕیتن. ئەو کەسانەمان دەوێت کەوا پارەکی بەشێک زیادەی خۆی هەیە، بەڵکو ئەو پارەیە ببیتە بەرەکەتی ژیانی، و ئەو کەسانی کە پشتی دەکڕن وا نەبن کە حەز بکەن پارەی زۆر قازانج بکەن، بەڵکو دەبی قازانج بکەین. لەگەڵ ئەو قازانجەکەمەش بەرەکەتی خوای گەورەی دەڕژێتە ناو ژیان و مار و منداڵی. ئینشاءالله میهرەبانی بەردەوامە لە خزمەت خێرخۆشی.